زۆر کات بە دۆست و ئەناڵێ مەڵم کاکە ئەگەر خەوێکی خراپتان بینی مەیژێڕنەوە چکە زۆر کات سفاتەکانی تۆ دەرەخا خەو ئەگەر خەوەکەت خۆش بوو پێغەمبەریان صلی الله علیه وسلم بیجێڕەوە باسیکە بۆ ئەو باسیکە بۆ ئەو زۆر گەورەیە ئەگەر زانیت خەوەکە خراپە لێ بترسە لە گێڕانەوە چکە زۆر کات لەو خەو گێڕانەوە ئەو کەسێک کە معبیرێکی بەقوت بێ زۆر سفاتی تۆ ئەزانێ جارێک کابرایەک هات بۆ لای ابن سیرین ئەوتی وەڵا ابن سیرین شتێکی زۆر عەجایب لە خەوە چی؟ وەڵا هێلکەم پاگە کرد چۆکڵەکەی مەخواردی هێلەکەم فڕێیە ئەڵوتیان خەوە چۆن کێ بینیوێتی وەڵا هەر خۆم بینیوەتی ئەکی جارە دانیشتە تعبیری یەکەم تۆ لێ دانیشت ئەڵێ بەیەکێ لە عەبدەکانی خۆی وتی بڕۆ شۆرتەم بۆ بان ئەڵە چ شۆرتەی بان کرد شۆرتە هاتەوتی ئەمە بگرن وتیان چیەوتی ئەمە کفن دزەکەی شار ئەوە چەندێکە هەموو شۆرتە و عالەمە گەرەوە دوای هەر کەس ئەمرێ مەیتەکان دەرێنێتەوە کفنەکەی ئەدزێ ئەمە ئەوە بیگرن ئەڵێ گرتیان ئەترافی کرد وتی بەرە وەڵڵاهی ڕاستەکە منە باشە وەح زۆر کات ئینسان لە خەوی ناخۆشە هەموو عەیب و کەسوەڕاتی خۆی دەرەخات طبعاً ابن سیرین شتی زۆر جوان جوان و خۆشی هەیە لە مەسائلی تعبیری خەوە ئەگەر هەوڵ بن حیاتەکەی بخێنەوە زۆر سوودی لێ وەرەگرن فکرتان زۆر گەورە ئەکات لە مەسائلی ژیانە اینجا مەسائلی شێوازی خەوەکان باشە ئازاد سبحان الله لە خەوە جاری وە ئینسان کەی پەنا ئەبا بۆ تعبیری خەوە کاتێک کە خەوی ناخۆشە بینی وانییە بەعام ئاو هەن ئێوە غەڵەت ڕاستە پێغەمبەریان صلی الله علیه وسلم ئەیفەرمووی کێ خەوێکی بینێ با بۆمان بگێڕێتەوە بیری بۆ ئەکردنەوە لەولاتریش فەرموویەتی کە خەوی باشت بینی بیگەڕەوە بۆ دۆستەکانت ئەگەر خراپ بینی بێدەنگی شەڕەوە چکە احتیمالە یەکێ لە نهێنەکانی تۆ دەرکەوێت کە ئەو کابرای ئەکفەر دەست